بانکیشتی سەررجم لایەنە پەیوەندیدارەکان کە پەیوەندیداری و پەیوەندیداریان هەیە بە پرسی هاتوچۆ دیارە گرفتی هاتوچۆ تەنها لە شاری سلێمانی نییە یەک گرفتێکی جیهانیە دوو لە سەرانسەر هەرێمی کوردستانی گرتوتەوە بەڵام ئێمە وەکو هاتوچۆی پارێزگای سلێمانی زیاتر درک بم کێشانە دەکەین و پێمان خۆش بوو دەست پێشخەریە بکەین لە ناو هەرێمی کوردستاندا کە کێشە و گرفتەکانی هاتوچۆ بەرەو ئاقاری چارەسەرکردن بەرین چونکە ئاماری قوربانیان ڕووداوەکانی هاتوچۆ گرفت و لۆد و قەرباڵغیەکان ئەوەمان پێ دەڵێ کە زەنگێکی مەترسیدارە دۆخی هاتوچۆ لە دۆخێکی دەکرێت بڵین جەخبەسوایە دۆخێکی باش نییە بەدڵی هیچ لایەکمان نییە بۆیە دوا بە دوای ئەم پانێڵە دەکرێت ڕاستپاردەکان بخرێتە پێشەوە لایەنی پەیوەندیدارەکان هیمەتێکی زیاترکەین بۆی گرفتەکانی هاتوچۆ چارەسەرکەن چونکە معلومی بەڕێستان بێ کە گرفتەکانی هاتوچۆ تەنها پەیوەزدارەتی و بەرپرسیارەتەکەی ناکەوێت ئەستۆی بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بەکاری دەستە جەمعی دەکرێت کاری باشترکەین دەکرێت ڕەوشێکی هاتوچۆی لەبارتر و ئارامتر فراهم بکەین دەکرێت ئاماری قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ بەرەو دابەزاندن بەرین بێگومان ئامارەکان مەترسیدارە و خەم ناکەن بۆ نمونە ڕێکخراوی جیهانی WHO مان پێ دەڵێت کە ساڵی زیاتر لە 1,200,000 کەس بە ڕووداوی هاتوچۆیی گیان لەدەستدەدا و لە ساڵێکدا زیاتر لە 50 میلیۆن کەس بریندار دەبێ و لە ساڵێکدا زیاتر لە 5 میلیۆن کەس تووشی کەم ئەندامبوون دەبێ لە پارێزگای سلێمانی پارساڵ 218 کەس بە ڕووداوی هاتوچۆیی گیانی لەدەستداوە لە نێو ئەو توێژە و لە نێو ئەو ژمارەیەدا لە تەمەنی 1 تا 14 ساڵ 50 کەس دەکرێت بڵین منداڵن 50 بەر منداڵەکان کەوتووە لە ناو هەرێمی کوردستاندا کە تێکڕای دانیشتوان 5 میلیۆن کەسە لە ساڵێکدا نزیکەی 200 منداڵ بە ڕووداوی هاتوچۆیی گیان لەدەستدەدا کەواتەوە ئامارانە ئەوەمان پێ دەڵێ پێویستە ئاوڕێکی جدیتر و باشتر و کاراتر بدرێ لە کەرتی هاتوچۆ